جێی داخە لە لای خۆمان زۆر جار لە دایکان بیر لەواکەنەوە ئەڵێ ئەگەر من شیر بم بە مناڵەکەم ئەبەسترێمەوە لە ماڵەوە ناتوانم دەوام بکەم یان جێی داخترە لەوەی کە ئەڵێ سنم شلە بێتەوە لەبەرەوە من شیر نایم بە مناڵەکەم هەر شیری بۆ ئەکڕم بە تایبەتی ئەو دایکانی کە تۆزێ باری داراییان باش بێ بەڵام ئەگەر ئێمە شتەکان وردکەینەوە بە جوانی کە بزانین گەورەترین دیاری کە بۆ مرۆڤایەتی هاتبێ من لەو بڕواایەم یەکێک لەوانە شیری دایکە کە هەموو شتێکی تایە گیراوەیەکی تەندروستە تەعقیمە پاکە بە پێی پێداویستی تەنانەت باوەڕەکەن ڕۆژی سارد و گەرم فەرقەکە شیری دایک فەرق لە بینی شیری کچ و کوڕا هەیە لەبەرەوەی ئێمە زانین کوڕ پێویستی بە پرۆتینی زیاترە کچ پێویستی بە چەوری زیاترە